ژنێکی ئەڵمانیە و 32 ساڵە لە بواری ژینگە و خزمەتگوزاری و دۆسیەی ئەنفالدا کار دەکات. خات و کارینا بەهۆی زۆرمانەوەی لە هەرێم فێری زمانی کوردی بووە و لەگەڵ خەڵک و کەسوکاری ئەنفالکراوەکاندا تەواو تێکەڵ بووە. بەخوا من لە 91 لە کوردستان ئیشەکەم، ئەو کاتا لەگەڵ ڕێکخراوە مێدیکۆ ئینتەرنەشنل هاتم بۆ کوردستان بۆ پرۆژێ ئاوادانکردنەوە منتقاکە ڕۆخاوان. یەکەم سال لە پشت دەربوون، ینی لە رانیا، دوای لە کاراداخ، دوای مردەکەم مامپۆلا ناسیم لێرە. ئەوە من هەنایە بوو گەرمیان و یەکەم جار 93 هاتم بۆ سمود و یەکەم کەسکە لێرە بینیم شازادەخەم بوو. ژنانی کەسوکاری ئەنفال هەر کە خاتوکاری نادەبینن بە گەرم و گوڕیەوە باوەشی پێدا دەکەن. بەو پێی 30 ساڵە لەگەڵیانە و لەسەر دۆسیەی ئەنفال کار دەکات. ژنێکی خارجی ئەتێت و تێتە ماڵەکانیان و ئەم کۆمەڵایەتی زۆر بەقەوەت بووە. خۆی هە کۆمەڵایەتی زۆر وەقەوەتی. ئیتر ئەچیمان تێکەڵای ئەو خەڵکە بوو وەل من ئیتر بیمان تاوڕێت تا ئیسا الحەمدولیلا 2023 باوەڕکە لە خۆشک عەزیزترین لەلای یەکتری ئەوە یەکمان خۆشگەرەکە. خاتوکارینا لە ساڵی 1991 هاتووەتە کوردستان و لەگەڵ ڕێکخراوێکی ئەڵمانیدا کاری کردووە. پیاوەکە ڕزگار بوون لە ئەنفال. لەو کاتەوە مامپۆڵای ناسیوە کە پیاوێکی گەرمیانیە و لە ساڵی 1994 پێکەوە بڕیاریاندا ژیانی هاوسەرگیری پێک بێنن. مامپۆڵا و خاتوکارین خاوەنی کوڕێکن کە لە ئەڵمانیا دەژی، پێکەوەش لە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کار دەکەن و لە ناوچە جیاجەکانی کوردستان سەرقاڵی پرۆژەی ژینگەی و خزمەتگوزارین. اینجا یەکتر ناسیمان و مناقەشە زۆرمان کرد و ئەخیر بەریامان داوە ینی زەواجەکەین. ئەو یانم هاتیادی وەکو کەسێکی تیانم ئێمە زیاتر مناقەشەمان ناکەم بڵێن زیاتر قسەمان لەسەر پرۆژەکان لەسەر دنیای سیاسەتوانن دادم ماشە با پێک زەواجکەین. مامپۆڵا و خاتوکارین ساڵانە و لە یادی ئەنفالدا خەڵاتی ئاڵتوونی دەدەنە 5 ژنی هاوسەر ئەنفال کراو. لە 2017 هەمووی ساڵ خەلات ئەدەین بۆ ژنی ئەنفال کە بەتایبەت ئازا بوون و مناڵەکانیان بەتەنها بەخێریان کرد لە کاتی کاراسات هەر ئومێد و بەهێز بوون. خاتوکارینا لە ئەڵمانیا دەمێنێتەوە و بوجە بۆ ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی دابین دەکات. مامپۆڵای هاوسەریشی سەرپەرشتی ئیشوکاری ڕێکخراوەکە و پرۆژەکانیان لە هەرێمی کوردستان دەکات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.